مەسرور بارزانی ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە کە چارەسەر نەکردنی هۆکارە بنەڕەتیەکانی کێشەکان لە عێراق و ناوچەکە مەترسیەکی جددین بۆ سەر ئەو پێشکەوتنە دروست دەکەن کە لە شەڕی تیرۆریستان بەدەستهاتووە. مەسرور بارزانی لە کۆبنەوەیدا لەگەڵ جەنەڕاڵ پیتەر دۆ فەرماندەی هێزی ئۆپراسیۆنی تایبەتی کەنەدا و شاندی یاوەری تاوتەی دوا پێشاتەکان و هاوبەشی ئاسایش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانان لە هەرێمی کوردستان کرد. مەسرور بارزانی سوپاسی حکوومەتی کەنەدای کرد بۆ پاڵپشتی و یارمەتیدانی هەرێمی کوردستان لە شەڕی تیرۆریستانی داعشدا و پێشوازی لە سووربوون و دووپاتکردنەوەی جەنەڕاڵ دۆ کرد کە ڕایگەیان وڵاتەکەی وەک هاوبەشێکی بەهێز لە شەڕی کۆتایی هاتن بە تیرۆریستان بەردەوام دەبێت. هەر لەم لیدارەدا باز لە هۆکارەکانی پەرسەندنی جموجۆڵی تیرۆریستان لە کەرکووک، دیالە، مووسڵ، ئەنبار کرا. لەوبارەیەوە ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە ڕایگەیان چارەسەر نەکردنی هۆکارە بنەڕەتیەکانی کێشەکان لە عێراق و ناوچەکە هاوشان لەگەڵ هۆکارە کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە مەترسیەکی جددی بۆ سەر ئەو پێشکەوتنە دروست دەکەن کە لە شەڕی تیرۆریستان بەدەستهاتووە. گفتوگۆکردن لەبارەی هەوڵ و هەنگاوە بەردەوامەکانی پێکهێنانی حکوومەت لە بەغدا کە ویست و داواکاری پێکاتە سەرەکیەکان و هاوڵاتیان لە بەرچاو بژیرێت تەوەرەکی دیکەی دیدارەکە بوو.